میوان کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRT شەوە پێشکەش دەکرێت. من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ میوانداری ئەم بەرنامەین. جامجی سلاوین گرم ده برنامه ایرودا پارێزەرین سەرۆکی بەرێ داخوازە دەستەیەک سەربەخواتی کن دلی کۆلینان دا لەسەر بەڵگەی نەپەنی FBI د مالاوی دا گرتنه ئیکەتیا ئەوروپی دیبێژاک و پڕانیالایانی ڕێکەتنە ناڤوکیا ئیرانی هەفبیرن لەگەڵ پێشنیازا وان ji بۆ vejandina wê ڕێکەتنی و تورکیا دibêje ew dê bê şert û marj danûstandinan bi hikûmeta Sûrî re bike. و دادگای فێدراڵی عێراق کارەکانی خۆی بە فەرمی ڕادەگرێت و سەرۆکوەزیری وڵاتەکەش گەشتەکەی بۆ میسر کورد دەکاتەوە و دەگەڕێتەوە بەغدا. زانیاری زیاتر لەم بەرنامەیەدا ببینن. سەرۆکی بەری ئەمریکا دۆنالد ترامپ بە لێکۆلینên دادgeha federalî di dokûmentên nepênî de ku FBI di malawî dagirtina qayîl nabe û daxwaza desteyeka serbixwe dike ji bo lêkolînan Trump got ew bi serdagirtin ne li gora bihayên Amerîka bûn. Şevîdî Wezareta Dadê bersiv da. Salih Demîcar bi mereya rastexwe ji bo hûrkariyan Salih tiştên nû çi heye? بله دخیل جبلی او تشت داخوازی که ترامپ کری جبو وکو کوی بناف کری ماستره که تایبت که باوی کی تایبت ام بیژن نه اوای کی گریدای یعنی باوی کی ام بیژن سربخوا و لگرینا دو درباره ده بکه آلیگرین ترامپ و هند دزگین مدیا یجی بحثوای که دکن که دوی او افاده نویسکیا وزارت داده حکومت امریکایی که دوی وره بلاف کرن و خلق ببینه که او چه دوی درباره ده بیه که ام وی راپورتی تماشا کن. پسپور دبیژن شر یاسایی داوی ترامپ ایریشک نویه لسر لگرینا فدرال لی یک تشت ده بسدان بلگری نپنیین که دست ترامپ ده هاتن دیتن نگوهرینه. لگور نیویورک تایمز برفرهی نوین لگرینا FBI یا مارالوگو نشان دادن که دونالد ترامپ 300 بلگری نپنی لجم خواهشتن پشتی که جکوشکا سپی درکت. نیویورک تایمز هر وها بهرگلی دیار دکه چاوا وزارت داده او بشین بلگیان وگراندن به کوما یکما بلگین که دمها چله ده هاتن وگراندن. هجمار زده یا متریال هستار که جاره یکم هاتن دیتن او نیویورک تایمز دبیجه بون سدما دسپیکرنا لیگرینا FBI. در راپورت ده هر وها تیگوتن که ترامپ سالا بوری بخواه صندوق تاقی کرن بری کوان را دست بکه. 300 روپل هون دزانن تنه چند پلین جرزمین ده خانیه که پراوه یه وکری ده او نجه کوتود خوازی وان بلگان لیبه. نها ترامپ دخوازنامه که پیشکش دکه جبو ماستره که تایبت وکو بناو دکه که چاودیریا متریال دست سرکری بکه. افحاول که کمرو به رنگ که دومان بها و جناف مشینه. پسپور نیاسایی دبیژن داخوازا نویا ترامپ دبه تکتیکه که درنگ خستنه به. او کریاره که جبو تک برنه و جبو گهارتنا مجاره و گرتنا پیشیا آشکرا کرنا کو اوه به تایبتی جسرو که بره را نعالی کار بن. ترامپ لگرینا FBI نرواد بینه لی وزارت داده دبیجه دادگه که فدرالی دستور لگرین دایه او رواکرن دی افاده نویسکی دن نها بویه ناوند شرکی یاسایی دن تیچاوره کرن که دادواره کی فدرال و هفته بریاره که لسر بلاف کرنا بشین و افاده مورکری بده. بله وزارت داده حتی رجا پیشمه هیا که او ام ببیجن ادیت کردن پیشنیارکری لسر افاده نویسکیا وزارت بکه دوی درباره دجی دادوره کی فدرالی ام دزانن که وان او افادهیان یعنی او ادیت کردن پیشنیارکری بنره اگر بین بلاف کردن نیم بلاف یا نیم بلاف کردن دوی درباره ده اگر وره بلاف کردن یا نیم بلاف کردن دوی درباره ده او دبیجه دبکو ادیت کردن وان بهلك او افاده بواته بمينه. باشا صالح چه ما دادگه ناخوازه و افاده اشکره بکه یعنی ام زانن او لگوراوینا او وان بسر مالا ترامپ دا گرتبو. بله دخیل ام دزانن که دادوری فلوریدای بروس راینهارد که بخوا فرمان لگرینا FBI بو مالا ترامپ یعنی مارالاگو لفلوریدای دا او دبیجه اگر او افاده با اوای کی تمام یعنی وکو رشنویسا هی
بنگه و تفدا ورا بلاف کرن و رنگ و دمه رنگ ناف نتیده هبن او ناوا رنگ کوبن ورن بلاف کرن لسر ام ببجن راگهاندن لسر مدیا جواکی و دمه گفان لسر جیانا وان بسپینن اگر او ادت کریجی شبا لگور کو وزارت داده لسر کار دکه یعنی او ifade نویسکی ورا ادت کرن و دمه رنگ کو دادوار وکما گوت بریاره بده کو او ایدی بیواته ورا بلاف کرن جبر کوی او تشتن بنگهینن کو ریدایی وی کو فرمانا لیگرین بده کو هنه کی بیواته بهلن جبر وی که او دبیجه رنگ مترسیل سرجیانا هنکسان ها بجبر وی ناخواز بلاف سال مزانج کو هندك دزگهن راگهاندن جی داخواز کنه کو وینا بلاوا بکن او داخواز کنه گل کی سپاس خوش لیستچێنی کۆماری نوێنەری وایۆمینگ کە هەفتەیە ڕابردوو لە هەڵبژاردننی بەرایی کۆماریەکان دۆڕا و ڕەخنەگری سەرۆکی پێشوو دانەڵد ترامپە لە ئێستادا کۆماری و دیموکراتەکانیش چاویان لەسەر هەنگاوی داهاتوویەتی. دوای ئەوەی لیستچێنی نوێنەری کۆماریەکان ئەوەی ڕەخنەگرە لە سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ کێبڕکەی بەرایی لە وایۆمینگ دۆڕان لیستچێنی گوتی ئەو وا ڕێکخراوێکی سیاسی دروست دەکات بۆ ڕاگررتنی ترامپ و ئەوانی دیکە ئەوانەی بە نەکۆڵیکارانی هەڵبژاردن لە بردنەوەی هەڵبژاردنەکان ناویان دەبات. We have no chance at winning elections if we are in a position where ئێمە دەرفەتی بردنەوەمان لە هەڵبژاردنەکاندا نابێت ئەگەر ئێمە لە پێگەیەکدا بین کە تێیدا پارتەکەمان دەستبەرداری پرینسیپەکان و بەهاکانی بوو بێت هەروەها دەستبەرداری دڵسۆزیە بنەڕەتیەکانی دەستوری بوو بێت. And I think that's really dangerous for a whole bunch of reasons. ترامپ ئەوەی بە ئەندازەیەکی زۆر پێشبینی دەکرێت لە ساڵی 2024دا دووبارە خۆی بۆ سەرۆکایەتی بربژار بکات. ترامپ پشتیوانی لە هاریەت هێگمن ڕکەبەری لیز چینی دەکات ئەوەی بە پتل لە ڕێژەی لە سەدا 30 خاڵ بەسەر لیز چینیدا سەرکەوت. ئەنجامەکانی پێشبڕکێکە بە پیشاندانی پشتیوانی گەورە لە نێوان کۆماریەکان بۆ ترامپ تێی دەڕواندرێت. من هەر خۆم بە تەنیا ئەمەم نەکرد ئاشکرایە ئێمە هەمومان زۆر سپاسگوزاری سەرۆک ترامپ دەبین ئەوەی دان بەوەدا دەنێ کە وایۆمینگ تەنها یەک نوێنەری بۆ کۆنگرس هەیە و دەبێ ئێمە سوودی لێوەرگرین. پشتیوانی ڕوون و نەگۆڕی ترامپ هەر لە سەرەتاوە ئێمەی گەیاندە ئەم سەرکەوتنە. ترامپ بە نادروستانە گوتوێتی ئەو نەک سەرۆک جۆ بایدن هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020 بردەوە. لیستچێنی ئاماژەی کرد بەوەی کە ئەو بیر لە هەوڵی سەرۆکایەتی بۆ ساڵی 2024 دەکاتەوە نەک تەنها وەک دەڵێت بۆ ڕاگررتنی ترامپ بەڵکو بۆ بردنەوەش. هەر بڕیارێک کە دەیدەم سەبارەت بە ئەنجامدانی کارێک کە پڕبایە خوڕژت دەبێت ئەوش بە مەبەستی بردنەوە دەبێت چونکە پێم وایە من دەبمە باشترین کاندید. یەکێک لە هۆکارەکان لە کێبڕکەی وایۆمینگ ڕەنگە هۆکاری ئەم دوایی پشکنینی خانوبەرەی ترامپ بوو بێت بۆ دۆکمنتی نهێنی لە مارەلاگۆ لەلایەن پیاوانی FBI-ەوە. هەندێک لە کۆماریەکان ڕەخنەیان لە پشکنینەکەی FBI گرتووە و بە بەلاوەنانی حکومەتی دادەنێن و کۆماریەکان بۆ داکۆچیکردن لە ترامپ گرد بوونەتەوە. من پێم وایە هەر بۆیە کاردانەوەی زۆر لەلایەن کۆماریەکانەوە بەدی دەکرێت جا گرنگ نییە ئەوان لە چ لایەنێکی مەسەلەکەدا لەگەڵ ترامپدا هاوڕان. هاوکات یەکگرتوویەکی زۆر لەسەر ئەم مەسەلەیە بەدی دەکرێت لەبەر ئەوەی پێدەچێت ناڕەوا بێت. ئەگەر خاتولیس چینی خۆی بۆ سەرۆکایەتی کاندید بکات ئەو ڕەتی کردەوە کە بڵێت ئەو وەک کۆماریەک یان سربەخۆیەک بیر لە خۆپاڵاوتن بۆ سەرۆکایەتی دەکاتەوە. بۆ میشێل کوین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ئیرۆ سێشەمی سەرۆکات تایوانی گوتە دەستەیەکە کاربدەستن بەریین ئەمریکی و وڵاتیوێ بەری 6 ساڵان بەرسینگێ لەشکری چینێ گرت دەما بۆمبارانە ڕەخئاوێن گرئاوی کرین و حتا ئیرۆژی ئەو بەڕەوانی ژە وڵاتی خوا دیکن. تسی ئنگ وێن گوت وی شەڕی پاراستنا وڵاتی نیشە جیهانێدا و چ گەفن چوو گەف ئیرادەیە گەلێ تایوانی ji بۆ بەڕەوانی ژخوا ناهەژینن ناهەژاندنە نە نەها و نە لە پاشەڕۆژێژی ناهەژینن مەبەستا خانم سای ئێریشن چینێ بوون لەسەر دەف ئاوێن کێ من و ماتسو یەن لەژێر کۆنترۆلا تایوانێ
لە هەمبەر ڕەخئاوین چینێ لە تەباخا ساڵە 1950 کو پێتر ji mehekê wî şerî vekêşa ew nakokî bi levhatinekê bi dawî hat. Piştî civîna seroka Taywanê digel karbidestên Emerîkî ew digel du endamên Parlemanên Japonê jî civiya. Li bera jimareka parlamentarên welatên diyên cîhanê ji wana Kanada û Brîtanya seredana Taywanê bikin tevî fişara Çînî û dijatiya wê ji bo seredana her şandeyek biyanî ji bo wê girava xwe ser. دکتۆر ئەنتۆنی فاوچی ڕاوێژکاری باڵای تەندروستی ئەمریکا ڕایگەیاند کە لە مانگی 12 پاش نزیکەی 50 ساڵ لە خزمەتکردنی دەست لە کار دەکێشێتەوە. فاوچی کە هەوڵەکانی بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا لەلایەن زۆرێک لە پسپۆڕانی تەندروستی گشتی دەستخۆشی لێکراوە تەنانەت لە کاتێکیشدا کە لەلایەن ترامپ و زۆرێک لە ڕاستڕەوەکانەوە ڕخنەی لێدەگیرا. پۆستەکانی وەک سەرۆکی ڕاوێژکاری پزیشکی بایدن و وەک بەڕێوەبەری پەیمانگەی نیشتیمانی هەستیاری و نەخۆشیە درمەکان بەجێدەهێڵێت. فاوچی تەمەن 81 ساڵان لە ساڵی 1984ەوە سەرۆکی ئەو نێوەندەیە. ڕۆژی دووشەمە لە بڵاوکراوەیەکدا گوتی لە کاتێکدا دەستبەرداری پۆستەکانم دەبم بەڵام خانەنشین نابم. ئەمەش هەمان قسە بوو کە لە سەرەتای ئەم مانگە بە ئاژانسی ڕۆیتەرسی ڕاگەیاند. سەرۆک بایدنیش هەر لە ڕۆژی دووشەمە گوتی دەزانم گەلی ئەمریکا و تەواوی جیهان بەردەوام سوود لە شارەزایی و لێهاتووی دکتۆر فاوچی دەبینن لە هەر قۆناغێکی داهاتوویدا. گوتیشی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەهۆی ئەوەوە بەهێزتر و خۆڕاگرتر و تەندروسترە. وبەری لە دارخستنا کۆنفرانسێ برس خواردنا ساغڵەم و تەندروستی لە کۆش کاسپی سەرۆکە ئەنجومەنێ نوێنەرین کۆنگرسا ئەمریکی نانسی پەلۆسی و هەفسەرۆکێ کۆبەندیە ئەنجومەنە نەهشتنا برسێ لە ئەمریکا ئەندامی کۆماری جیمس مەکگۆڤرن بە ڕێبەرین جڤاکین باژارێ سان فرانسیسکۆڕا جڤیان لەبەرە کۆنفرانسێ کۆش کاسپی لە مەهانە ئێلوونی وەرە لە دارخستن بە مەبەستا گەهاندنا کەرتێن گشتی و یەن تایبەت ji bo pêşxistina stratîjiyekê bihîviya nehêlana birsê başkirina astê xwarina saxlem û çalakiyên tenduristî. Xanim Pelosî got eva erkê meyê pêşîna. Koş Kaspî dibêja birs û nexweşiyên girêdayî xwarinê karîgeriyeke xirab kirine ser civakên reşên Emerîka civakên bi esl ji welatên Emerîka latîn û xelkê resenê Emerîka û her wesa malbatên xwedî dahatê kêm. Kar bi destên Koş Kaspî got jî COVID-19 ev pirsgirêk mezintir kiriye. Yekem konferansiyê bi vê mebestê li sala 1969 hatibû li darxistin. Her du partiyên Emerîkî daxwaza rêxistina konferansê ev sal kiriye. پۆلیس ڕۆژی دووشەمە ژنێکی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەتلانتا دەستگیر کرد و بە مەشکۆتایی بە گەڕانێکی چەند کاتژمێری هێنا دوای تاقەکردن لە ناوەندێکی شارەکە کە بۆ هۆی کوشتنی دوو کەس و برینداربوونی کەسێکی تر. بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئەتلانتا دەڵێت هەوڵ دەدات بزانێت قوربانیەکان کرابوونە ئامانجی یان تاقەکردنەکە دەستڕێژی هەڕەمەکی بووە. کاتژمێر 1:45 خولەکی پاش نیوەڕۆ پۆلیس گەیشتە شوێنی ڕووداوەکە لە ناوجەرگی شاری ئەتلانتا. یەکێک لە قوربانیەکان لەو کاتە گیانی لەدەستدا بوو و ئەوی تر برا بۆ نەخۆشخانە. ومەهاکێ پشتی دادگەها بلند بڕیارەکە کێشە لەسەر داعش ji bo pûçkirina qanûna silametiya hilgirtina çekan li Newyorkê ku divêtin her kesê destûra hilgirtina çekî hey li cihên giştî bi veşartî helgire. Ew miştomir hêşta her berdewam e. Dengê Amerîka ev pêdaçû nekiriye. Niha ewlehiyê deyne ser. Xala sortê wateyê ku teqîlê bide. Ewlehî li ser e. ماچەک ئەولەیە؟ نا تو جاری باوەریە خۆ بە ئەولەهیا چەکان نینە. هەر تشتê mîkanîk dikare têk biçe. Latif Dikirsin rêveberî Akademiya Çekan ya New Jersey ev 27 salan e ku di karsaziya çekan de ye. Ev kesên ku plan dikin li New Jersey destûrnameyek çekan an jî çek bistînin perwerde dike. Perwerdeya me ya asla bingehîn, navîn û pêşketî heye ku em bi hemû cûreyên cuda yên çekan re kar dikin. Em hevrikiye dikin, tîmeke me ya teqelêdanî heye. Ev çend saetan di polê de û du rejî li qada gullebaranê ceribandinan dikin. Dikirsin dibêje ku vî dît ku bêtir kes ji bo perwerdehiyê qeyd dibin û mirovên ku dixwazin çekek an tifingek bikirin zêde bûye. Ev dibêje nûçeyên li ser gullebarana girseyî li welat mirovan dihêle ku bêtir li ser xweparastinê bifikirin.
divê her kes xwedanşiyana parastina xwe be û ji bo ewlehiya xwe pişta xwe bi kesên din vegirê nede. Gelek Amerîkî bawer dikin ku xwedan çek û zanîna karanîna vê derfedê dide mirovan ku xwe biparêzin dema ku polîs neamede be. Dikirsin piştgirî dide fikra kontrolkirina paşerojê ya kesan ku çekan digirin lê dibêje ku berpirsyariya kesaneya xwediyên çekan pir giring e û her wiha divê ev kes bizane ku meriv çawa bi evlehî çekan hildigire. Hûn naxwazin ku hûn di rewşeke xeternak dabin û hûn nizanin kamerû çawan bi rêgobêk çekan bikarbîne. û ev derse ji aliyê qanûnî ve gelek xalên balkêş dide mirovan. Ew tenê disiplînek bingehîne, rêzdarbûne, ne bin pêkirina qanûna ye. Ji xwe ez salan berê di nava leşkeriyê de bûm. Ji ber wê yekê ez rê û rêbazan dizanim. Di meha hezîranê de dadgeha bilind ragihand ku qanûna kontrolkirina çekan ya New Yorkê ku hilgirtina çekên veşartî sinordar dike ne destûrî ye. Ji ber vê biryarê li New Yorkê xwepêşandan hat lidarxistin û karvdest sozdan ku rêyên nû ji bo kontrolkirina vê rewşê bibînin. Di saya biryara îro de ku ji hêla dadgeha bilind ya Amerîka ve hat dayîn em nikarin bêgav bisekinin û tenê temaşe bikin ku kolanên me bi çekan tijî bibe. Ji ber ku zêdetir kes destûra hilgirtina çekan ya yasayî di nav gel de digirin. Ji vê demêvir ve qanûndanerên New Yorkê deverên bajar wekî deverên bê çek destnîşankirin mîna avahiyên hikûmetê dibisan û avahiyên olê lê belê piştgiriyên mafên çekan dibêjin ku divê rewş bi rengek cuda were birêvekirin. Divê nobedarên ewlekariyê yên bi çek li dibistanan hebin ji ber ku em dizanin ku dibistan armanceke hêsan e. Ji ber vê yekê divê em wê biparêzin. Xembariya ewlekariyê ya kesekî din divê mafên min sînordar neke. Ez kesekî ku yasayê dişopînim. Li welatekî wekî Amerîka ku mafê hilgirtina çekan di destûra bingehîn de hatiye nivîsandin, niqaşa kontrolkirina çekan yek ji niqaşên herî mezin e. Ji bo Evgenij Maslov, Rûken Işık, Dengê Amerîka, Washington. Bernama Heftreng, bernama kunerî ya beşê Kurdî li dengê Amerîkayê. Ez Luqman Ehmed, her du heftî carekê we dibim gerekê nav extî çand û hunera rengîn. Bimere. ئێران ڕۆژی دووشەمە ئەمریکای بە دواخستنی هەوڵەکانی زیندووکردنەوەی ڕێککەوتن ناوکێکی ساڵی 2015 تۆمەتبار کرد. تۆمەتێک کە واشنگتن ڕەتی کردەوە کە ڕایگەیاندبوو ڕێککەوتنەکە نزیکترە لە 2 هەفتە لەمەوبەرەوە بەهۆی نەرمی ئێرانەوە. گوتەبێژی کۆشکی سپی نێتپرایز ڕایگەیاند و توێژەکان لەسەر ڕێککەوتنی ناوکی لاواز بوون و گوتیشی بەهۆی کردارەکان و زۆربەی جار بێهەڵوێستی ئێرانەوە بووە. پرایز گوتیشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دڵخۆش بوو بەوەی کەوا دیار بوو ئێران هەندێک لە داواکاریەکانی کەم بکاتەوە وەکو داواکاری لابردنی سوپای پاسدارانی ئێران لە لیستی ڕێکخراوە تیرۆریستە بیانیەکان لە ئەمریکا. ئەمریکا چەند جار داوای ئازادکردنی چەند کەسێکی ئەمریکایی بەڕەچەڵک ئێرانی کردووە کە بە تۆمەتی ئاسایشی لە ئێران دەست بەسەر کراون. ئێرانیش داوای کردووە چەند ئێرانیەکی کە بە تۆمەتی پەیوەست بە سزاکانی ئەمریکاوە دەستگیر کراون ئازاد بکرێن. و ئیرۆ سێشەمەی جۆسف بۆرل سەرۆکی ڕێبازە دەرڤایەکەتی ئەوروپی گوت پرانیا وڵاتین بەشدار دانوستاندنی ناوۆکیین ئیرانێدا پێشنیازە ئیکەتیا ئەوروپی پەسەندکردنەش بۆ ڤەژاندنا پەیمانە ناوۆکیە 2015 وی گوت ژی پرانیاوان وڵاتان هەفبیرن لێ هێشتا بەرسڤە ئەمریکا نەگەهایەوان لێ تێ چاوەڕێکردن وێ هەفتیە واشنگتن باوەریاخوا لەسەر پێشنیازی دیار بکە. بۆرل گوت ژی ئیرانی هەنەک سەرڕاستکردن دێ پێشنیازە یەکەتیا ئەوروپی داکردە. وی گوتجی ئەو بەرسڤە تەهرانی بەرسڤەک بەرپرسیاریان نەبوو. بۆ زانیاری نوێ سەبارەت بە هەوڵەکانی زیندووکردنەوەی ڕێککەوتنی ناوکی ئێران و زیلهێزانی جیهان دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح لە نێوەندی دەنگ و باسی دەنگی ئەمریکا. بەڵێن وەک بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێت چاوەڕوانی وەڵامی ئەمریکان. بۆچی واشنگتن تا ئێستا هیچ وەڵامێکی نەبووە؟ ئەلبەتە دەکرێت دوو فاکتەر لێرەدا دەستنیشان بکەین بۆ دواکەوتنی وەڵامی ئەمریکا. یەکێکیان تاوتوێکردنی تەواوی بەرنووسەکەی و بەرسڤەکەی ئێران و هەروەها هەڵوێستی وڵاتانی یەکێتی ئەوروپا و ڕاوێژکردن لە ناو ئەمریکادا لەسەر ئەوەی کە ئەمریکا چۆن قایل بێ.
پێدەچێت بەشێکی تری پەیوەندی هەبێ بەو سەردانی کە لەم هەفتەیەدا دەکرێت لیژنەیەکی باڵا یا با بڵێم شاندێکی باڵا لە ئیسرائیلەوە دەگەنە ئێرە بۆ واشنگتن و تەوەری سەرەکی سەردانەکەش لە دۆسەی ناوچی ئێراندا کۆ دەبێتەوە تاوتۆکردنی هەڵبەت وەک خۆ دەزانی هێرۆ هاوپەیمانەکانی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەتا ئێستاشی لەگەڵدا بێت دڵنیا نین لەوەی کە ئایا ئەم ڕێکەوتنە باری ئاسایشی هاوپەیمانەکانی ئەمریکا لەو ناوچەیەدا تۆکمە دەکا و ئیپارێزێ یاننا ئیسرائیل شانشینی عەرەبستانی سعودی میلنشینە یەکگرتووەکانی عەرەب و وڵاتانی تری عەرەبی سونە لەو ناوچەی جیهاندا نیگەرانیەکی ئێجگار زۆریان هەیە لەبەرەوە پێویستە واشنگتن هەم لەگەڵ هاوپەیمانەکانیدا بگاتە ئەنجامێک و دڵنیا ئەم کاتەوە لەوەی کە ئەم ڕێکەوتنە زیان لە ئاسایشی وڵاتانە نادا و بە هەمان شێوە لەناو ئەمریکاشدا پێویستی بەوەیە کە ڕاوێژ و تاوتوێیەکی گەورە بکە بۆ دوابڕیاری خۆی. بەڵێ لە زۆربەی لێدوانەکانیاندا کۆماریەکان لەگەڵ ئەم ڕێکەوتنەدا نین. ئایا ئەمە وەها دەکات کە بڵین ئەگەر لە 2024دا بەڕێوەبەرایەتی گۆڕا جارێکی تر ئەمریکا لێی بکشێتەوە؟ ئەمەیان هەتا ئێستا بە تەواوەتی نەزانراوە بەڵام ئەوەی کە بۆکو بەڵگەنەویستێک سەر و سەودای لەگەڵدا دەکرێت ئەوەیە هیچ یەکێک لە کۆماریەکان هەتا ئێستا نەرمیەکی پیشان نەداوە لەسەر ئەگەر و نەگەری ئەو ڕێکەوتنە بەڵکو بە پێچەوانەوە هەر هەمویان جەخت دەکەنەوە لەوەی کە ئەگەر بێت و بەڕێبەرایەتیەکەی سەرۆک بایدن ئەم ڕێکەوتنە مۆر بکە ئەوە زیانێکی گەورە لە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەدا و دەرفەتێکیش دەدا بە کۆماری ئیسلامی ئێران بەوەی هەتا ئێستا چی کردووە لە مەودووە زیاتر برەوی پێ بدا بۆ خۆ دەزانی کاتێکە لەسەر وەختی سەرۆک ئۆبامادا ئەم ڕێکەوتنە مۆر کرا ڕێکەوتەکەی ساڵی 2015 بڕەپارەیەکی ئەجگار زۆر درایەوە بە ئێران لە بری ئەوەی کە ئەم پارەیە بۆ باشترکردنی بژێوی خەڵک لە ناو ئێراندا بەکاربێنێ بە پێچەوانەوە هات کردیە پشتیوانیەکی دارایی بۆ میلیشیاکانی سەر بە ئێران لە ناوچەکەدا. بەڵێن جەخت دەکرێتەوە لەوەی ئێران لە بەردانواندنی کردووە تا بگاتە ڕێککەوتن بەڵام ئایا بۆ ئەوروپایەکان و ئەمریکایەکانیش هێندە بەسە تا ئەو ڕێککەوتنە لەگەڵ ئێراندا ببوژێننەوە؟ ئەوروپاییەکان و ئەمریکا لە جیاوازیەکی زۆر گەورەدان. ئەوروپا لە ئێستادا کێشەی سوتەمەنی هەیە لەبەرەوە هەر شتێک کە ئێران بیکات دەیانەوێت بە هەر شێوەیەک بێ نزیک بن لەو ڕێکەوتنە ناوچیە. لە بەردانەوان نەگەورەکەی ئێران ئەوەیە ئەو شتانی کە پێشتر بە هێڵی سوور ناودێری دەکرد لە ئێستادا لە بەردانەوانی لەسەر کردووە بۆ نمونەی چێک لەوانە باسی ئەوەی نەکردووە کە بڵێ پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لەو لیستەی ئەمریکا بۆ تێرۆریستانی بیانی بهێنرێتە دەرێ. ئەگەر بێت و لەگەڵ ئەمەدا هەندێک لە بەردانەوانی تریشی کردبێ لەوانەیە زیاتر هەوڵێکی ئێران بێ بۆ خۆڕزگارکردن لەو قەیرانەی کە هەیەی وە فشارێکی ئەوروپاییەکانیش بێ لەسەر ئێران چونکە لە ئێستادا ئەوروپاییەکان ترس و نیگەرانیەکی زۆریان هەیە بە تایبەتی کە وەرزی زستان بەڕێوەیە لەوەی کەمی سوتەمەنی کاریگەری نەرێنی بکاتە سەر وڵاتەکانیان بەڵام لە هەمان کاتیژە ئەگەریان بێ ئەوەش بڵێم لە ناو ئەمریکادا ئێستا ینی داوایەکی زۆر هەیە کە دەگوترێ هەر تەنها دۆسەی ناوچی نییە کە بوو بێ بە گرفت بۆ ئاسایشی جیهان بەڵکو بەرنامە پیشەسازیە لەشکریەکانی ئێرانیش لەوانە موشەکی باڵستێکی فڕۆکە بێ فڕۆکەوانەکانی ئەمەش دەبێتە بەشێکی گەورە لە کێشەکان هەر بۆیە دەبێت لە یەک ڕێکەوتندا هەمووی چارەسەر بکرێ جا ئێران بەمە قایل دەبێ یان نابێ ئەمەیان دەمێنێتەوە بۆ کات. بەڵێن ساڵح سپاس بۆ تۆ. تورکیا دەبێژە ئەو دەبێ مارش داونستاندنان بە سووریا ڕا بکە ئەری ئەف چ پێش هاتن مەیش ڕۆڤەکردن هەبن. بەڵێ ئەمەش بابەتێکی بەرنامەکەمانە کە پاش ئەم ناوبڕە پێشکەشتانی دەکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵوزان یاری.
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزیرê derveyê Tirkiye Mevlûd Çavuşoglu dibêje Enkerê çi mercên pêşwextînin ji bo danûstandinan bi hikûmeta Sûrî re lê divêtin ew danûstandin bi berhem û encam bin. Tirkiye piştgiriya komalên çekdarên dijî hikûmeta Beşar el-Esed kiriye û ji bo demê 11 salan peywendiyên diplomatîk bi Sûrê re yan bi Şamê re qut kirine. Wezîrê dervê Tirkiye got jî divêt ew welat ji tîrorê were paqijkirin. Ev pêşhat wê çi guherînan bikin bi merra ji Enkerê Peyamberê Dengê Amerîka Eyûb Demîr û herwesa Peyamberê Dengê Amerîka li Qamişlo zana û merzana ez ji cem we dest pê bikim û bizanim ka çi tiştê nû heye divê derbarê de yanî hikûmeta Sûrî çi dibêje xelkê wir çi dibêje çi tişt heye? بله دم باش جخواه اگر ام جه هلوستا حکومت سوریه دست پی بکن ایرو د کنگره کی چاپمنی ده د ناوبر وزیر درویه سوریه فیصل مقداد لگل وزیر درویه روسیه جارا یکم برسوا وان هولدانان انگو درکتبون پشبینو پشتی چند داخویان جالی ترکیه مقداد د کنگره چاپمنی ده گوت گو اری او اری دکن گو تکیلی چه به او نورمال کردن تکیلیان نبراده لی وزیر دربیه سوریه به مرجع بلگوری آنی زمان به مرجع داوی کردن ترکیهش بو خاک سوریه لعلی دن لهرم کردین سوریه سروکا مجلس سوریه دموکراتیک مسده الهام احمد گفت چل هفکرنا که نابرا ترکیه و سوریه ده و آلوزیا سوری کورتر بکه نخاسم گو اف لدروای هولین جواکا نابنتوایی و نتوین یکبوی یا لگور بریارا 2254 لعلی دن ریوبریا خسریا باکور رجلات سوریه جی و 36 پارتیان دناف ده بداخویانی که هفبش گوتن آرمانجا لهفکرین چه هفکرینه که نابرا ترکیه و سوریه ده نه جبو بداوی آنینا شر تنه جبو دجاتیا کردان و هفکاری وان و دجاتیا شر لدجی حتی گو و ببا آستنگک مزن لپیش شر لدجی ريخستنا تروریستیا داعشی بله ایوب یعنی اف هلوستی ترکیه و اف داخوازا ترکیه جبو دانوستاندرین به مرج به سوریا را یعنی انجام وی جوینا اردوغان به سروک روسیا ولادیمیر پوتین و سروک ایران را بریدم اکیل تهرانی انا جخه داخویانی وقتا کو درکت پیش تصنیم وک آژانسکا نیو رسمی یا ایران بو Diyarbakır Özbekistan'ı yani payitaxta Özbekistan'ı ve civinek beşekirin Lutkeya ve derida mesela Şangay Diyarbakır Türkiye yani Erdoğan'u Esad ve hevditmek için bakın. Rastı evci Aliye vezir Karender Mevlüt Çavuşoğlu ba yekser hate redkirin. Got kutuştaki usatun ne? Jukha Esadçı ne hatiye bankırın o ev hevditici ve ne be? Ledaliyedin davat okuyam temaşe dikin rastı le Türkiye emdikarın bejin ku ana çapemeniye ku dibin destilatiye daye bingeh keçedike ev bingehçiye ev bingeh ev ku tekliyen Suriye u Türkiye beşikteki nu derke ve peş o hevditin derkevin hole servi zedetir nuçejitin Diyarbakır'ın. Daliyedin dacı Erdoğancı nerina kavkada got ku em armanç nakın ku Esad tek biçe. Jibo uji ev daxuyana tevahi navbera Türkiye ve Suriye'de jî nezikbûnê yekî derdixîne pêş. Dîsa çend roja berê wezîrên karî der Çavuşoğlu jî got ku me li gel Sûriye hevdîtinek jî çêkiriye. بله هلبته کو پیوندی دیپلماتیک ان انکره و شامی جی فی 11 سال قد بنا لسر مثلا کو ترکیه بتر پشتوانیا هندا کومالن کو رکابرین حکومت سوری کرنا زانا یعنی اگر دانو ساندنک به رنگی چه به و پاش روجا وان کومالن کو ترکیه پشتوانی لوان کرویت چه به جخوا جدما دست پیکرنا درکتنا وینوچه و هن داخویانی جالیه رایدارین ترکیه ده
ملی اپوزیسیون سوریایی آگوت پشتیبانی خوش علی ترکیه وردگره لوی دری خو پیشاندان ناراضیبون درکتن حتی آلن ترکیه هاتن شوتاندن باشتره پشتی هنکی بدنگی چه بو لی دلسر استا گالری لکولان لوی دوری ناراضیبون که پرتوند هی العالی کدن نونر نوانی سیاسی وقت تلاف سوریا اپوزیسیون سوریایی گو لتركيا دمينا او حطاناها زيدا بدنج وروشكوي لغوري شوروفاكار دبيجن يا سياسيين نباش هي لدافرين دل يعني لدافرين جدرباي وي اوبسيوني وك دافرين هريمن ريفبريا خسر نرينك دن هي دبيجن او نيزيكمون جبتني جبو لديجي كردابه لي هن اغاهين منكاري بو بدس خستن ان تكذبكن بالكيش بو جدرك هيز سوريا الديمقراطيك افيا جبو معاني زمان قلت هن جروبن ين جقدار ين دجير سيوانا او بسيوي دنها دخوازن هن تيكليان بهز سوريا الديمقراطية تشيبكن لي تدبيجي افهم نهاتي باش راسكرن ايوب از ورم جمتا يعني لغورا بيامك وهاتي ايرو دركتي وزير درفي تركيا دبيجا او وان بيوان ديابك يعني وان دانستاندرا بكم ما بس جي او كوفي ولاتي سوريا جي تورستان باقش بك قالوا دي وين راغا هاندنو او نشان ديار دبن لتركيا ما بس جو دانستاندرا وصاوي تشبع داخل الفيدري هنتشتينغو ساتيق سكرن جوانا يكيان دبيجين كو جرانيا روسيا ايدي لسير تركيا خو ديار ديكه روسيا تشي دبيجي روسيا دخوازه كو انقره لگل شامي هفدتني خو خورت كه هنتشتان دا چاره سركه درخنه پیش لدوي واري داديسا ام تماشه دكن مثلا هن شيروفندن جهنه دبيجين كو تركيا دخوازه كو لگل شامي هفدتني چيبكه روشا كردان انجي ام بيجن روجا انجي باكور سوريا دا روشا كو دركيتيه بفتسينه يعني الشام وانقره في على دبكو دس بدن هف سر كردان داورن داليدن دا جدي سم دبينن كو راستي تركيا و سياستا تواهي و سياستا كا نافخوي جي اوبوزيسيون دياركه دبيجه كو حيانها مچن جرا گوت كو لگل شامي تكليون خو خرط بكن مثلا كو انا دناف تركيا دا هري زده جي يا پنابرانه چاره سر بكن انا ايروچي بكو و انا هبتنا اندخاز زده درخينم پیش يعني بهلبجاتنا تركيا باگريدن جبو جي و سياستا كا نافخوي جي تي ديار كرن بده ايوب دمير بامر دنگي امريكا لانكري وزانا عمر بامر دنگي امريكا لقامشلو سپاس جواهر دوان را مولود چاوشغلو وزیری دەرەوەی تورکیا ڕۆژی سێشەمە ڕێگەیان دەسەڵاتدارانی فەڵەستین لە ناویاندا کوتلە سیاسیە جیاوازەکانیش پێشوازی لە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئیسرائیل دەکەن و ئەوان دەیانەوێت دیالۆگەکە بەردەوام بێت لە میانەی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی هەبەر گلۆبڵ چاوشغلۆ گوتی لە چەند ڕۆژی داهاتوودا کاندیدێکی باڵیۆزی ئیسرائیل دەخرێتە بەردەم سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەفتەی ڕابردوو هەردوو وڵات ڕایانگەیان کە دووبارە باڵیۆز دەستنیشان دەکەنەوە ئەمەش دوای 4 ساڵ لە دەرکردنیان بەهۆی کوژانی 6 فەلەستینی لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە لە کاتی خۆپیشاندانەکاندا. وزارت دادی عراقی ایرو سێشەمێ چالاکین خۆ ڕاگرتن پشتی کو پشتەوانên مەڵای شیعە مقتەدا الصدر لەسەر زێدەکردن فشار لەسەر وانە زێدەکردن ji بۆ کو پەرلەمانی هەڵوەشینن هەفتەمێ خراپترین کریزا سیاسیە وڵاتی ji demê dagirkirina Iraqê ji aliyê Amerîkava rêberê populist piştevanên xwehandan ji bo durustkirina nerehetiyên dawî li Iraqê bi hezaran ji piştevanên wî ketin پەرلەمان û rê li pêş damezrandina hikûmetan û girtin piştî 10 mehên helbijartinan. Serokwezîrê Iraqê seredana xwe ya Misrê Kurd kir heta ku seredariyê bi vê krîzê rabike. Wî daxwaza aramiyê kir û destpêkirina diyaloga niştîmanî. Piştevanên Sedr li dervey avahiyên civata bilinda dadweran û dadgeha federalî jî civiyan wan bi peyamên telefonê gefe li dadweran kirine. گرژی و ئاڵۆزیەکان لە عێراق بەردەوامە و سەرۆکوەزیرانی وڵاتەکە بەر لە وادەی دیاریکراوی کۆتایی بە گەشتەکەی لە مسر هێنا و گەڕایەوە عێراق و داوای دان بە خۆداگرتن لە هاوڵاتیان دەکات. بۆ نوێترین زانیاری لەسەر ڕەوشی عێراق دەچینە لای پەیامنێرمان سنوور کەریم لە سلێمانی سنوور ماندوو نەبیت
وەک ئاماژەم پێکرد مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گەشتەکەی میسری کورد کردەوە و گەڕایەوە بەغدا. ئایا گەڕانەوەی بۆ بەغدا بۆچی وا بەپەلە گەڕاوەتەوە؟ ئایا دەتوانێت ئەو ئاڵۆزەی کە هەیە هێوەری بکاتەوە؟ بەڵێم کاتتان باشێرەوە دوای ئەوەی کە بەرەبەیانی ئەمڕۆ لایەنگرانی سەدر و ڕۆتەکەی سەدر هەڵیان سەر محکەمەی ئیتیحادی و بۆ یەکەم جارە باڵی چەکداری لایەنگرانی سەدر واتە هێزی سەربازی سەر بە ڕۆتەکەی سەدریش لە هەمان کاتدا بەژار بوون لە خۆپیشاندانە و چوونە سەر محکەمەی ئیتیحادی. دواتر محکەمەی ئیتیحادی لە ڕاگەیەنراوێکدا ڕایگەیان کە هەموو کارە یاسایی دەستوورەکانی خۆی لە چوارچێوەی عێراقدا ڕادەگرێت. دیارە ئەمە هەستکردنە بە مەترسێکی گەورە و دوایەوەی کە چاودێران ئاماژە بۆ دەکەن لە عێراقدا لە ئێستادا پەرلەمان کارەکانی فەکی کەوتووە هەڵپەسێراوە لە هەمان کاتدا هەڵپەساردنی ئیشەکانی محکەمەی ئیتیحادی فەراغێکی گەورەی یاسایی و دەستوری و سیاسی لە عێراقا دروستەکە بۆیە لە چوارچێوەی هەستکردن بە بەرپرسیارەتی وەکو سەرۆکوەزیران مستەفا کازمی وەک جەنابە ئاماژە پێکرد بەرەبەیانی ئەمڕۆ گەشتەکەی هەڵوەشاندەوە و ڕووی کردەوە بەغداد و گەڕایەوە بۆ عێراق. دیارە هەر دوا بەدوای گەڕانەوەی مستەفا کازمی سەرۆکوەزیران بەیاننامەیەکی بڵاو کردەوە تێدا داوا لە لایەنەکان دەکات کە دۆخەکە زۆر هەستیارە تێدا ئارام بگرن هەموو لایەنەکان و داوای دیالۆگی نیشتیمانیەکە بۆی کە بتوانن پرسەکانی عێراق بە ئاشتیانە چارەسەر بکەن و ڕێگر بن لە دروستبوونی شەڕی تایفی و مەسەبی لە عێراقدا. بەڵێ سنوور هاوکاتی ئەم هاڵۆزیە ئەمڕۆ دادگای باڵای فیدراڵی عێراق کارەکانی خۆی بە فەرمی هەڵپەسارد. هۆکاری ئەمە چی بوو؟ بەڵێ طبعا وەک دەزانین وەک سەرەتا ئاماژەم پێکردو ئەوەی کە سەدر و لایەنگرەکانی هەڵیان کردەوە محکەمەی ئیتیحادی. محکەمەی ئیتیحادی پێی وایە ئەمە دەستدرێژیکردنە بۆ سەر دەستور و قانونی عێراق و پێشێلکردنی سەروەری عێراقا بۆیە کارەکانی خۆی ڕاگرت. لە هەمان کاتدا طبعا بە بڕوای سەدریەکان ئەمە سوکە هەموو بڕیارانەی کە لە ماوەی ئەم دەمانگەی کە هەڵبژاردن ئەنجام دراوە لەژێر هەژمون و تەئسیراتی چوارچێوەی لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگیدا بووە بۆیە زۆرترین بڕیارەکان لە دژی سەدر و ڕەوتەکەی سەدر دراون. بۆیە لەو چوارچێوەی سەدرەکان هەڵیان کردە سەر محکەمەی ئیتیحادی و دیارە فشارەکانی سەدر تا ئاسێکی زۆری چاودێران ئاماژە بۆ دەکەن کە سەری گر لە یەکەم هەنگاودا توانی پەرلەمانی عێراق پەک بخات دانیشتەکان پەک بخات لە هەنگاوی دووەمیشدا وەکو ئاماژەم پێکرد کە دادگای محکەمەی ئیتیحادی لە عێراقدا کارەکانی خۆی ڕاگرت. بەڵێ باشە سنوور ئاماژە بە هەندێک نزیکبوونەوەی لایەنە سیاسەکان دەکرا بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو. ئایا پاش ئەم بڕیارەی دادگا ئەو نزیکبوونەوەی هەردەمێنێت؟ بەڵێ دوایەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا دەزانین کە مقتەدا سەدر ئاماژەی بەوە کردبوو و داوای دیداری کراوەی کردبوو لە نێوان لایەنە سیاسیەکان داواتە بە جۆرێک لە جۆرەکان واتە داوای لە هەمویان کرد کە بێن لە دیدارێکی کراوەدا ڕوبەڕووی یەکتر ببنەوە بۆی کە بەحسابی خۆی بۆی کە گەندەڵکاران ڕوبەڕووی یەکتر ببنەوە کە بەناو بە گەندەڵکاران لایەنە سیاسیەکانی تر و بەرامبەرەکانی بە گەندەڵکاران ناو دەبا ئاماژەی بۆ کرد کە بێن لە دیدارێکی کراوەدا ڕوبەڕووی یەک ببنەوە لایەنە سیاسیەکان و بەشێک لە سەرکردەکانی ناو لایەنە سیاسیەکانی ڕەوتی سەدر ئامادەییان دەربڕی کە لە دیدارەکەدا ئامادەی خۆیان دەربڕی لەگەڵ سەدردا دابنیشن. واتە بەگشتی چاودێران ئاماژەیان بەوە دەکرد کە دۆخی سیاسی عێراق لە چەقبەستویەکی ناکۆکی و چەقبەستویەکی زۆرەوە بەرەو خاوبوونەوە دەڕۆژ بەرەو چارەسەربوونی کێشەکان دەڕۆژ. بەڵام دوا بەدوای ئەم بڕیارەی محکەمەی ئیتیحادی وەڵکتانە سەر لایەنگرانی مقتەدا سەدر چوارچێوەی هەماهەنگی بەڕەسمی بەیاننامەیان بڵاو کردەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بۆ دەکەن کە هەموو گفتوگۆ و دانیشتنێک لەگەڵ سەدری و سەدرەکاندا بە هەموو شێوەیەک ڕەت دەکەنەوە و دۆخی ئەمنی و ژیانی هاوڵاتیانی عێراق بەگشتی هەمووی خرايە ئەستۆری مقتەدا سەدر لە ئەگەری دروستبوونی هەر گرژی و ئاڵۆزی و تێکدادانێکدا دیارە مەترسیەکە خرايە سەر سەدر. بەڵێ سنوور زۆر بە کورتی ئەگەر پێمان بڵێ لە ئەگەری ڕێگنەکەوتنی لایەنەکان ئایا هەڵبژاردننی داهاتوو با بڵێن شارەزانی سیاسی لە عێراق پێیان وایە نوێکردنەوەی هەڵبژاردن جارێکتر هەڵبژاردن بکرێتەوە چارەسەری کێشەکانی عێراق دەکات؟
دیارە من بەشێک لە چاودێرانم لە ڕابردوودا دواندووە لە تازەترین لێدوانی چاودێرانی ئاماژە بەوە دەکەن کە دووبارەکردنەوەی هەڵبژاردنێکی هاوشێوەی هەڵبژاردننی دەمانگی ڕابردوو هیچ چارەسەرێک بۆ پرساڵواسراوەکانی عێراق بەدوای خۆتان ناهێنێت لەبەرەوەی ئەو کێشەی لە ئێستادا لە عێراقدا هەیە کێشەکە لەسەر خودی هەڵبژاردن و میکانیزمی هەڵبژاردن نییە کێشە سەرەکیەکە لەسەر ڕێنەکەوتنی نێوان لایەنە سیاسیەکانە بەگشتی لە عێراقدا و بە دیاریکراویش کێشە و ئاڵۆزیەکانی ناو چوارچێوەی هەمانگی و سەدیەکانەواتە ناو هێزە شیعەکانە بۆیە چاودێران ئاماژە بۆ دەکەن لە ئەگەری دووبارەکردنەوەی هەر هەڵبژاردنێکی تردا پێناچێت دۆخی عێراق بەرەو ئاڵۆزی بەرەو ئارامی و سەخامگیری هەنگاو بنێت دەبێت لایەنە سیاسیەکانی عێراق بەبێ پرسیارەتیەوە مامەڵە لەگەڵم دۆخە هەستیاری ئێستا لە عێراقدا هەیە بکەن وەکوەی کە ئێستاش لە چەند سەعاتی ڕابردوودا ئەمە بینیمان چی سەرۆکۆماری عێراق وەکو دکتۆر وەرهەم کە بۆ یەکەمین جارە لە سۆنگەی هەستکردن بۆ مەترسیی لە عێراقدا هەیە بەیاننامەی بڵاو کردەوە چی سەرۆکوەزیران یاخود سەرۆکی پەرلەمان لە هەموو بەیاننامەکاندا یەک خاڵ ئاماژەی پێکرا و زەق کراوەتەوە ئەویش مەترسی خۆناغەکە و ئاڵۆزی دۆخی عێراق و مەترسی هەڵگیرستانی شەڕی تایفی و مەزهەبیە لە ناو عێراقدا. بەڵێ سنوور کەریم پامنێری دەنگی ئەمریکا لە سلێمانی سپاس بۆ کاتەکەت. وبەری دەرکەتنە سنوورکەریم ڕاستەوخە بەرنامێ داوێ راپۆرتێکە ئامادەکردبوو لەسەر ئەگەری دووبارەبوونە هەڵبژارتنان دی عێراقێدا وێ باوەریا شارەزا و خەلکی جادی وەرگرتیە لەسەر باشی و خراپیە هەڵبژارتنین پێشوەخت ئەگەر وەرن ئەنجامدان. دوای زیاتر لە دەمانگ لە گرژی و ململانەی سەختی نێوان لایەنە سیاسیەکان لە عێراقدا دوجار هەستکردن بە مەترسی گەورە لەسەر ئایندەی عێراق لایەنەکانی گەیاندا ئەو باوەڕێی هەوڵی ئاساییکردنەوەی دۆخەکە بدەن بۆ ئەمەش پێشنیار و دەستپێشخەری جیاواز هاتنە ئاراوە هەرچی سەدرە لە دوای کشانەوەی لە پەرلەمان پێداگرە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن و لایەنەکانی تر هەر لە سەرەتاوە ڕەتیان کردەوە بەڵام لە ئێستادا دۆخەکە بە جۆرێکی ترە و هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن دووبارەکردنەوەی هەڵبژاردن دوابژاردەی لایەنەکانی عێراق بێت بۆ دەربازبوون لە چەقبەستووی سیاسی. من پێم وایە هەڵبژاردن لە عێراقا هیچ لە کارەساتەکە ناگۆڕێ ئەوەی کە ئەمێنێتەوە بەس نەهامەتیەکانە بۆ گەلی عێراق کارکتەرە سیاسیەکان پەیوەندن بە دووەلی ئەقلیمی وەمانەوە هەر یەکە و لەلایەکە یعنی عێراق خاوەن بڕیاری خۆی نییە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە لەگەڵ ئەوەی ململانەکان لە پێناو بەرژەوەندی گەلانی عێراق دانین و ئەگەر هەڵبژاردنیش دووبارە بکرێتەوە لایەنەکان یەکتر قبول نەکەن دۆخەکە بە نەگۆڕی دەمێنێتەوە. پێم وایە ئەم دۆخی کە ئێستا لە عێراقێ ئەم شەڕی کە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە شەڕی جەمسەرگیری و ئەقلیمیە تا ئێستا سەرکردەیەکی عێراقیش نییە لەو ئاسی بە پرسیارەتیا بێ کە ئەم شەڕەلانی کەم بگوازێتەوە بۆ دەرەوەی عێراق و ئێستاش دوای ئەوەی کە هەڵبژاردن کراوە خۆی هەڵبژاردننی پێشوەخت کراوە ینی جاری کە داوای هەڵبژاردنێکی دیکە دەکرێتەوە من قەناعەتم وایە 100 هەڵبژاردن بکرێ ئەگەر لایەنە سیاسیەکان نەتیجەکەی قبول نەکەن هەر هەمان چارەنووس ڕوبەڕووی عێراق بێتەوە. بە بڕوای لوقمان حەسەن چاودێری سیاسی لەگەڵەوەی حکوومەتە شەرعیەتی بڕیاردانی نییە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن بەڵام لەوە گرنگتر قبولکردنی ئەنجامەکان و یەکتر قبولکردنی نێوان لایەنەکانە ئەگەر بەم نەفەسەی ئێستا هەڵبژاردن دووبارە بکرێتەوە عێراق پێدەنێتە قۆناغی مەترسیدار. ئەم بڕیارێکی حزبیە لە دەرەوەی دەستوری عێراقی ئەوە ئاماژەی پێدراوە و چەندین کەسی پسپۆر لەو بوارەدا لە بواری یاسایی و لە بواری شارەزای دەستوریە ئەمە ئاماژەیان پێداوە ئەمە بڕیارێکی نادەستوریە بەڕاستی ئەبێ حکوومەت پێک بهێنرێەوە لە دوای ئەوەی کە حکوومەت پێکەێنرێ بێ ئەو حکوومەتە ئەو بڕیارە بدات کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە ئەگەری هەیە هێز و لایەنی سیاسی تەزویری زۆر گەورە بکەن هێز و لایەنی سیاسی ڕکابەرەکانیان ڕازی نەبن بە ئەنجامی هەڵبژاردن عێراق بخاتە سەر دووڕیانێک کە شەڕی ئەهلیتە ڕوو بدات. لە ئێستادا چاوی عێراقیەکان لەسەر لایەنە سیاسیەکانی عێراقا بۆ ڕێکەوتنی هاوبەشی سیاسی و کۆتایی هێنان بە شەڕی تایفی و مەزهەبی و پێکهێنانی حکوومەتێکی هاوبەش کە عێراقیەکان لە ساییدا بگەنە کەناری ئارامی و سەقامگیری بەڵام بەم ئاراستە سیاسی ئێستا هەیە ئەوان بێهیوان لە گۆڕانکاری. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی.
چین جهه خواد عراق دا قیم دکا و هبونا روش آوا هتا راده کی سز دکا بگره دکارتین نفته هتا کرتین آوادان کرنه دا تاوی هشداریا کو پروژین آوادان کرنه لبغدای دبن قرزان دمانه دو کمپانین چینی هاتن هلبجاتن جبو جیبجی کرنا 8,000 پروژیان. چین لعراقی دەوڵەمەند بەنەوتدا کەوتۆتە خۆ پێگەی ڕۆژ ئاوای لە بوارەکانی وزە و بیناسازیدا هەژاردووە لە کاتێکدا هەندێک هۆشداری دەدەن کە پرۆژەکانی ژێرخانی ئابووری لەگەڵ چیندا ئەگەری هەیە عێراق بخاتە ژێر قەرزێکی زۆرەوە. چین لە عێراق دەستی پێکردووە بە جێبەجێکردنی پرۆژەکانی ئاوەدانکردنەوە. ئیدی لە وڵاتێکدا کە پێویستی بە بوژانەوە و ئاوەدانکردنەوەیە ململانی وڵاتە زلهێزەکانیش ئەگەرە. الآن مشروعين ئێستا لە عێراقدا کار لەسەر دوو پرۆژە دەکرێن بە پێ ئەو ڕێکەوتنامەی نیوان چین و عێراق دروستکردنی قوتابخانەی نمونەیی و فڕۆکەخانەی نێودەوڵەتی ناسریە. عێراق لە ساڵی 2019دا گرێبەستی لەگەڵ چیندا کردووە گرێبەستی نەوت بۆ بیناسازی ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت بە چین دەفرۆشتێت لە بەرامبەر خەرجی پرۆژەکانیدا. کاربەدەستانی عێراقی هێما بۆ ئەوە ئەکەن کە کۆمپانیا چینەکان لەگەڵ بەڵێندەری عێراقی کارەکەن تاوەکو هەری کار بۆ عێراقیەکانیش دەستەبەر بێت. هەرچەندە شیکەرەوەیەک لە خۆرهەڵاتی ناوەڕاست یا سارمالیکی بە ئاژانسی فەڕەنسی ڕاگەاندووە بەڵێندەری عێراقیەکان لە ڕێگەی حیزبەکانەوە دانراون کە ئەوەش مەترسی خۆی هەیە. بەرپرسە عێراقیەکە باز لە پرۆژەکانی داهاتوش دەکات لەگەڵ چیندا. الفكرة الآن هو إدراج بیرۆکە و پرۆژەکانی داهاتوو دروستکردنی بەرزەپرد و ڕێگەوبان و هێڵی شەمەندەفەر و بواری تەندروستی و وزەیە لە هەردوو کارتی نەوت و کارە باشدا زۆربەی پرۆژەکان لە دراستدان و دیاریکردنی شوێن بۆیان. بەپێی وتارێکی کریستۆف نێدۆپیل لە سەنتەری دارایی سەوز و گەشەپێتان لە زانکۆی فودان لە شەنگەهای ڕایگەاندووە لە نێوان ساڵانی 2016 و ئەم ساڵدا عێراق سێهەمین گرنگترین هاوبەشی دەستپێشخەری ڕێگای ئاوریشمی چین بووە لە وزەدا. لەسەر ئاستی نێوخۆی عێراقیش بازرگانەکان پێیان وایە چین سەرچاوەیەکی گرنگی بازرگانیە بۆ عێراق وا پێویستیشی کردووە هەوڵ بدەن زمانی چینی فێر ببن. لما رجعت للعراق من الصين کە لە چین گەڕامەوە بۆ عێراق بینیم خەڵکێکی زۆر پێویستیان بە فێربوونی زبانی چینی هەیە بە تایبەتی بازرگان و ئەو خوێندکارانش کە لە چین دەخوێنن ساڵێک پێویستیان بە خۆ ئامادەکردن هەیە. گرفت دروست دەبن کە مامەڵە لەگەڵ چینەکاندا دەکەیت زۆربیان ئینگلیزی نازانن مەگەر لە کارخانە گەورەکان خەڵک ببینەوە کە بە ئینگلیزی بدوێن. ناچارم هەوڵ بدەم چینی فێربم تاوەکو باشتر بتوانم مامەڵەیان لەگەڵدا بکەم. ئەمریکا و وڵاتانی دیش لەمەڕ کەرتی وزە و ئاوەدانی عێراق لە مێژە لە عێراقن. ئیدی هەنگاوەکانی ڕێگای ئاوریشمی چین دەتوانێت شوێن بەوانی تر لێش بکات یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ڤڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی دووشەمە سوپاسی ئەو سیاسەتمەدارانی ئەوروپای کرد کە لەگەڵ سەپاندنی خولی هەشتەمی سزاکاندان بەسەر رووسیا بەهۆی لەشکرکێشەکەی بۆ سەر ئۆکرانیا. لە وتارە ڕۆژانەکەیدا زێلێنسکی گوتی سوپاسگوزاری هەموو دۆستەکانمان دەکەم هەموو ئەو هاوڕێیانی ئازادی لە وڵاتە جیاوازەکانی جیهانەوە کە پشتیوانی لە پێداویستی دانپیانان بە ڕاستیەکان دەکەن و رووسیا بە وڵاتێکی تیرۆریست دەزانن. ئەم لێدوانانە لە کاتێکدایە کە سەرۆک جۆ بایدن و ڕابەرانی بەریتانیا فەڕەنسا و ئەڵمانیا داوایان لە رووسیا کردووە کە کۆتایی بە ئۆپەراسیۆنە لەشکریەکەی لە نزیک بنکەی ناوکی زاپۆریژیا بهێنن کە گەورەترین بنکەیە لە ئەوروپا.
ژمارەکە ویلایەتن ڕۆژئاوای ئەمریکا بەر بلەهیان کەتنە جوانایی و تاکو و لەهیان لێ زیۆن ناشنال پارک ژنێک بخۆڕا بریا و لاشێوێ وندایە لەهی بوون سەدەمێ ڤالاکردنا سەیرانگەها کارلسباد کاڤرنس یا ناودار لێ نیو مەکسیکۆ لە ڕۆژە شەمبێ تەلەڤیزیۆنیان دیار کرد و نێزیکی 200 کەسێن لە سەرانگەیە دەگەڵ کارمەندێن سەرانگە هێژی بۆ دەمێ نەهدا مژمێران ئاسێ ماوەبوون بەریک و وەرن ڕزگارکردن دووشەم وێژی جارێکا دی بارانên بûş bûn sedemê lehiyên rûbarê gîla û ava lehiyan geheşt bajarokê Duncan ê wîlayeta Arizona. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان بۆ زانیاری زیاتر لەسەر بەرنامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا سەردانی ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا بکەن. هەتا سبەیک و بەرنامە سباحی و بەرنامەکان و هەر شاد و بەختەوەر بن و بەدوعا. کاتێکی خۆش.